داهاتووی ڕۆژاوا لە گرەوی خۆراگری هێزە شۆڕشیێڕەکاندایە. بە گوێرەی میدیاکانی ڕۆژاوا، ئەرتەشی تورکیا و جیهادیەکانی ژێر فەرماندەیی و پشتیوانی ڕۆژی دووشەممە 24 بەفرامبار هێرشە شکەست خواردووەکانی لە مەحوەرەکانی کۆبانی و منبەج و لە ڕێگەی زەوی و ئاسمانەوە بە مەبەستی گرتنی بەنداوی تەشرین دەست پێ کردەوە. بە گوێرەی ئەم راپۆرتانە، ئەو هێرشە لەلایەن هێزەکانی سووریای دموکرات واتە قەسەدە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا و یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژەوە تێکشکێنراوە و سەرەڕای کوشتنی دەیان کەس و لە ناوبردنی تانک و ئۆتۆمۆبیل و کەرەستەکانی شەڕ هێزەکانی دوژمنیان ناچار بە پاشەکشە کردووە. لەو شەڕەدا 7 شەڕوانی قەسەدەش گیانیان لەدەستا کە لە نێو تووڕەیی و خەم و پەژارەی جەماوەردا بە خاک سپێردرا. بەشداربووانی ڕێوڕسمەکە جەختیان کردەوە کە تا سەرکەوتن و تێکشکاندنی بە تەواوەتی ئەرتەشی جەنایەتکاری تورکیا و هێزە بەکرێگیراوەکانی درێژە بە خۆراگری خۆیان دەدەن. بەرخۆدان قامیشلو، شەڕوانێکی کوردی یەپەژە کە ماوەی 37 ڕۆژە لە بەنداوی تەشرین خۆراگری دەکات، لەو بارەیەوە وتی لەم دوایانەدا هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا و هێزە بەکرێگیراوەکانی پەرەی سندووە بە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و چەکی قورس هێرش دەکەن، بەڵام سەرەڕای بەهرەمەندبوونی دوژمن لە نوێترین ئیمکاناتی تەکنیکی ئەم هێرشانە بەرپەرش دراونەتەوە. ناوبراو لە درێژەی لێدوانەکەی داوتی بەرخۆدانێکی مێژووی لە بەرامبەر ئەم هێرشانەدا بەڕێوە دەچێت و جەختیشی لەوە کردەوە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا و هێزە جەنایەتکارەکان کوژرا و بریندارێکی زۆریان لێکەوتوتەوە. ئەوان ناتوانن لە بەرامبەر خۆراگری ئێمەدا دەوام بهێن و چەک و چۆڵ و کەرەستە نظامیەکانی خۆیان جێدەهێڵن و ڕادەکەن. شیراز نزال، یەکێک لە شەڕوانانی عەرەب و ئەندامی قەسەدەش، ئاماژەی بە ورەی بەرزی شەڕوانان کردووتی دەوڵەتی تورکیا و هێزە بەکرێگیراوەکانی سەرەڕای بەهرەمەندبوون لە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و تانک و چەکی قورس، بەڵام ناتوانێت ئیرادەی ئێمە بشکێنێ و دوژمن لە هێرشەکانی پەشیمان دەبێتەوە. ئێمە بەردەوام خۆراگریمان کردووە و دەست لە بەرخۆدان هەڵناگرین. جەمیلە شاهین دایکی یەکێک لە شەڕوانانی گیانبەخت کردووتی کچ و کوڕەکانمان لە پێناو ئازادیدا خۆراگری دەکەن. ئێمە لەم ڕێبازەدا و لە پێناو ئازادی گیانمان دەبەخشین. ئامینە مستەفا وتەبێژی ژنانی ناوچەی چەڵەبیش وتی کە کۆبانی وەک ئێسکێک لە قورگی دەوڵەتی تورکیا و هێزە تاوانبار و بەکرێگیراوەکانی داگیر دەکات، هەروەک چۆن بەشار ئەسەد ڕووخات دەوڵەتی تورکیەش دەڕوخێت. ناوبراو هەرواوتی ئێمە بە ورد و درشتمانەوە پشتیوانی لە هێزەکانمان دەکەین. لە بەرامبەر ئەم ژن و پیاوە خەباتکارانەدا کەسانێکی خۆ بەدەستەوە دەری ڕێکخراو و ناڕێکخراویش لە نێو دانیشتوانی ناوچەکەدا هەن کە داهاتوویەکی گەشت بۆ ئەو سیستمە خۆبەڕێوەبەریە بەدی ناکەن و پێیان وایە کە ئەو خۆراگریە هیچ ئاکامێکی ئەو تۆی نابێت. هاوکات هێزە تازە بەدەسەڵات گەشتووەکانی دەمەشقی پایتەختی سووریەش لە بری وەڵامدانەوە بە شێوەیەکی ئەرێنی بە بانگەوازی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە واتە ڕۆژاوا بۆ دامەزراندنی حکوومەتێکی دیموکراتیک لە وڵاتە دەست دەکەن بە پیلانگێڕی لە دژیان. بۆ نمونە ڕۆژی هەینی دەیژانویە ئەم بەناو دەوڵەتە نوێ ڕایگەیاند کە بەڕێوەبەرایەتی ئەمنیەتی گشتی ڕێگری لە ئۆتۆمۆبیلێکی بۆمب ڕێژکراو کردووە کە لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکراتەوە بەرەو شاری حەلەب دەهات. قەسەدە دەست بەجێ بەیاننامێکی بڵاو کردەوە و وێڕای ڕەتکردنەوەی ئەو تۆمەتە ئامادەی خۆی دەربڕی بۆ یارمەتیدان بە ڕوونکردنەوەی ڕاستیەکان. لە درێژەی بەیاننامەکەدا ئاماژە بۆ کراوە کە مەودای نێوان ناوچەکانی ژێردەسەڵاتی قەسەدە و ناوچەی حەلەب پڕە لە گروپ و تاقمی چەکداری سەر بە ئەنکارا کە بوونی ئەمنیەت و سەقامگیری لە بەرژەوەندی خۆیاندا نابینن. خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە واتە ڕۆژاواش ڕۆژی شەممە 22 بەفرامبەر داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە دەوڵەتی تورکیا ناچار بکەن بردومانکردنی بەنداوی تەشرین ڕابگرێت. لە بانگەوازەکەدا جەخت لەوە کراوەتەوە کە هێزەکانی قەسەدە ڕێگە بە ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوەکانی نادەن دەست بەسەر ئەم بەنداوە گرنگەدا بگرن، بەڵام ئەگەری ئەوە هەیە کە بەنداوەکە بەهۆی بردومانەکانی تورکیەوە بشکێ و بەو هۆیەوە
جگە لە زیانی گەورەی ژینگەی دەبێتە هۆی دروستبوونی لافاوی بربڵاو و زیانێکی زۆری مرۆیی لێ دەکەوێتەوە و ژێرخانی ناوچەکە لەناو دەبات. ئەم خۆبەڕێوەبەرایەتیە جگەل لە داوای هاوکاری لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان شاندێکیشی بە مەبەستی ڕاکێشانی سەرنج و هاوکاری هێزە خەباتکارەکان ڕەوانەی پارچەکانی دیکەی کوردستان کردووە. دروشمی بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری دموکراتیک ئەوەیە کە داهاتووی ڕۆژاوا لە گرەوی خۆراگری هێزە شۆڕشگێڕەکاندایە تا ئەو کاتەی کە ئەم جەماوەرە پشتیوانی هێزە پێشڕە و خەباتکارەکانی خۆیان بن و بەمەرجێک بەهۆی هەڵاواردنەوە کە لێنێک لە نێوان جەماوەر و هێزی دەسەڵاتداردا دروست نەبێت و هەروەها پرسی خراپ بەڕێوەبردن نێتە ئاراوە و خەڵک لە دەسەڵات نامۆ نەبن، ئەم بەرخۆدانەش بەردەوام دەبێت.